سڵاوتان لێ بێم کاتتان باش لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24 لەگەڵتانین تا کۆتایی بەرنامی ئەم جارەش لەگەڵمان بن. هاوڵاتیەکی شارۆچکەی خوڕماڵ زیاتر لە 40 ساڵە بەدوای کۆنترین کاسێت و فیلم و قەواندا دەگەڕێت. لە دێرەلووک هاوڵاتیەک بەبێ بەکارهێنانی کارەبا و لەحیمکردن مەنجەڵ و بۆڕی و سۆپا و مەنقەڵ دروست دەکات. کۆنترین سەعاتچی لە کەرکووک کە تا ئێستاش لە پیشەکەی بەردەوامە وەستا عادلی سەعاتچیە. ئەو لە 60ەکانی سەدەی ڕابردووە تا ئێستا سەعات بۆ خەڵکی چاک دەکات وەکو خۆشی دەڵێت لەو کاتەدا سەعاتەکان زۆر دەگمەن و نایاب و جیاواز بوون. زۆربەی و کەسانەشی کە سەردانی دەکەن هاوڕێ کۆنەکانیان ئێستاش دوکانە بچووکەکەی بۆتە جێگەی گێڕانەوە یادەوەریەکان. من عادل عثمان قادر بناو عادل سعاتچی منشورم موالدم 53 ام ئیشە لە وەستا عەبدوڵڵە فێر بووم خوا عافیکە لەو بەر دوکانمان هەبوو لای شاگرد بووم فترەیە درێژ لای شاگرد بووم لێوە ئەم سەنعەتە زۆر خۆشمەوێ من یعنی ئەم سەنعەتە چەنێ بڵێ خۆشمەوێ چکە جاران ئەم سەنعەتەوەها نەبوو بەستە ئەم سەنعەتە تر تێپەڕی ئیشەکە جاران مەلا فەتاح هەبوو خوا عافیکە وەستا حوسێن هەبوو لەو بەر قەرەعالی هەبوو وەستام عەبدوڵڵا هەبوو زۆر هەبوو عەبدین سەعاتچی هەبوو خوا عافیکە ئەمانە هەمووی وەستا بوون دەرەجە ئولا بەس هەمووی ئەمری خوای کرد نەما. کاک عادلی سەعاتچی لە ساڵی 1997ەوە ئەیناسم واتە 21 ساڵە دۆستمە لە بەرامبەری من لەسەر ڕەسیفەکان کتێبم دانا کتێبم ئەفرۆشت ئەوجا ئابرۆقەی ئابووری لەسەرمان بوو ظروفمان باش نەبوو ئیتر لەو کاتەوە هەمین جارۆجارە هاتم لە لای دانیشتم 10 دقەیەک چارەیە بەشکو زیاتریش ئیتر ناسیم تەماشامە کرد هەندێک کەس ئاهاتنە لای سەعاتیان بۆ چاک بکاتەوە هەندێک کەس بوو ئایزانی فەقیر حاڵن دەستیان ناڕوە پارەی لێیان نازن یان یەکی هات ئەوت خەیسێکە منەوە چاکم کرد بۆت بڕۆ خوا حافظ ئەگە پارەی بدایە پێ ئەیدانەیدا پێ ئەڕۆیشت خومی چەندین جار سەعاتی قەت دیوار ئەم هێنا بۆ لای سەعاتی سەر دەستم هەبوو ئەم هێنا بۆ لای کە پەکی بکەوتایە ئەهات بۆم چاکێ کرد دانیشتم حتا چاکێ کرد ئەیدای بەدەستمە ڕۆیشتم. ئەو ڕۆژە سەعاتێکێنە قەت دیوار بووم وتم بە 25,000 خاسەکەم وتی من مەمنونم ناتۆ مەمنونی من مەمنونم خاسم کرد تەنزیمم کرد وتی ئەمە هەم باوکمە ماوە باوکمش هەم باپیرەم بووە بە باوکم داوە منش باوکم بە منی داوە یعنی بەقەدەر پارەم کێشە نییە لە پارە مەوزوع سەعاتەکان ئێستا هێشتا نەناو کارتۆنە ئیش ناکە دوای سەعاتێک دێنێ ئەشیای نییە جاران ئەشیایەدا پێمان حکومەت خۆی ئەشیایەدا پێمان بە غەسبەیدا پێمان یان ناناکە فەمایشە هەر بە پارە نەبوو ئەمەندە شایەدا پێمان 5,000 ئستە سەعاتێک ئەشکێ نییە ئەشیای نییە من عیلاجێکەم هەر چۆن بێ دانستە هیچ قیمەتی نەماوە سەعات چێنە بڵێ قیمەتی نەماوە. هاوڵاتیەکی خەڵکی گوندی بەرچی لە ناحیەی دێرەلووک توانیوێتی لەسەر شێوازێکی زۆر کۆن چەندین ساڵە لە ماڵەکەی خۆیدا کاری دەستی ئەنجام بدات بەبێ بەکارهێنانی کارەبا و لەحیم ئەو مەنجەڵ و سۆپا و بۆڕی و مەنقەڵ دروست دەکات. کاری ئەم هاوڵاتیە بۆتە جێگەی سرنجی هاوڵاتیان و ناحیە و هەروەها بژێوی ژیانیشی لەسەر ئەو کارە دابین دەکات.
از آزاد حمید سلیمان خلکی گنده برچیل دوران هیله و چند سال از وی دکانه دا مال دا من دکانه بخود چه کری با سوپا از سوپا چید کم مغلا چید کم بوریا چید کم پتریا خلکی ما خاصتا ورزید پاییزه منطقه که سارا گوس نینه همون نینه بتوتن گوس نینه و چند سال نداره خلکی خل پتریان شوله ما کت سر سوپا دارا خل سوپا دارا دونیتن مغلا باتن سوپا باتن خودی واسطه حوالا تلفن جماعت گله جورا تلفنات کن گله جورا تنویره بخود سخت کنه بان اون مثلا دیگه تلفنی که بید سوپا که و حجمه بوم چیکه از بو چیت کم سوپا بوریا کاتشد ویتن طبعا من كهرباء ولحم وفلان جنينه عم اخرج ولا داستيه ما خذي سعرتون يت صوبد نينا يت تشيا هر یک سعره که مثلا هاي 25 یا هاي 35 یا هاي حتی 45 جیته تق تق سه بوری و سوپا و تق تق و گازک و همیتش کامل خودی لحیم دست هلتره بس پو اوا مزبیتره اوا مزبیتره اوا خر بزماری پرچیمه اوا خر بزماری پرچیمه نه دستی باشتره که لحیم هابیتن شو لمرو سفکتره يعني شو البتر دي بعملوا في بلحيمه خدي هر عندك العاده كتير من دوستك هاي شلوزه سعيد اوجي حدودن او قال هوري كويو متكن راستي از بتريون بليتل دافونتينم عندك الدوكيتينم هما كيري هالكافتوري جوزي هاي سوبا ستيرترا اللي بوريا یه مقلا بجنه 0.5 اوجيك بو مقلا بكورتيتن يعني جدا هر ايكي يخوي هاي مقلة مثلا سوبا بوريه تناشن كي بوريه بكاي سوبا يطانك يجري اليوم خالكي جندا هم ميشول البرداستي ما هيك وامشيم تشيكي يعني مثلا سوبا نو مقلة نو اشيم مثلا هيروبور بس بيجوي جلب كورنو هتن هكا هيروبور يجي تشيت كام خودی دو خوزید خالکی ویگوه حلال حاضر بس من لحیم نینه گله جور جماعت دی تلفنی گنده بی مثلا تون کلمه کن بی ید بانی آن ید حمام لحیمه اوه من نینه هکه تشتی همه چی تشتی گود بید مبوی چکی خودی ما حکمت هکه حکمت هوری کوری و مبکتن اتشم تشتی باشتر چکن مثلا تون کن و مثلا که چه تشتی خاصتا ورزی دا نوعية سوبا نوعية بوريا قال نوعية بوريا تاين خدي دربة ما قلت تاي بتريون سال لحيمة عشوليون بتريون لحيمة عف درجتون أو آخر لحيمة أو بيبكتون آخر لحيمة بلتون طانك تراجي قالك پاییز و ورزی هەنارە ئێستا لە هەڵەبجان نزیکەی 30,000 تۆن هەنار پێگەیشتووە بەشێکی ئەو هەنارە بۆ خواردنە بەشەکەی دیکەشی بۆ بواری جۆراجۆر بەکاردەهێنن وەکو دروستکردنی سرکە بەڵام دروستکردنی ئەو سرکەیە ماندووبوونێکی زۆری بۆ هاوڵاتیان دەوێت لە ئێستاشتا چەند کارگێکی بچووک لە هەڵەبجە دانراون بۆ دروستکردنی سرکەی هەنار و داتەکاندنی هەنارەکە ئەمە شەم ئاسانکاریەکی زۆری بۆ هاوڵاتیان کردووە هەمیش بەرهەمەکەی جوانتر و خۆماڵیترە به پێشەکی بڕۆی بزانی ئەو هەنارە ناوی سوورە ناوی تایە ناوی سپینیە بڕۆی بگەڕی پێ کامە دەمکەل و تەقی و هەنارە وەسەدەکانە لێکەیتۆ بێنیتەوە بۆ ماڵەوە یا لە باخاکرێ دایتەکێنی یا ئەکرێ بێنیتەوە بۆ ماڵی تر کامیان کار ئاسانیە ئەتوانێوانە بکەی بۆ خۆ وڵای ئەگەر بتەوێ ئەگەر تەنێ هەنار بێنیت زۆرێوێ دوو ڕۆژێوێ بۆ سنینی لە باخا دوو ڕۆژ سێ ڕۆژ ئەوش مەجموعایکی زۆرێوێ خەڵکە بیڕنێ و بێنێ کە هێناتۆ لە باخوێ یا لە ماڵەوە تقریبەن 10 نەفەر تا 15 نەفەرێوێ بۆ داتەکێنن ئەویش تقریبەن 3 ڕۆژ 4 ڕۆژی پێچێ ئەگەر
ئەوش 15 نەفەر خزم و ئەحباب بێ یارمەتی بە ئەگەر خۆ تاقی 2 نەفەر و سێرەخوا تقریبان هەفتەیەکی هەر پێچێ ئەبێ دایتەکێنی ئاوەکەی بگری دوایە بە بڕۆی بیکڵێنی ئیتر زۆری عزیێت و مەینەتی زۆرە. جاران ئەبواە ئەم ئاسانکاریە نەبوو جاران بە هەنارەکەوت بڕنایە و بوو هەنا بوو تایە و هەمسان بوو کردا بە دان و بوو شێلایە و بوو کردا بە شەربەت شەبەکە بوو کوڵانە ئەمانە ئەتی ئاسانکاری بۆ خەڵکی منتیقی هەڵەبجە هەم بۆ شارەزوو بۆ هەموو سلێمانیش لێرە ئێمە دوو دەستگایە دەستگایەکیان بنامانای ئەکوتێت دەستگایەکی تریشیان دانەکەی جیاکات دانە ئەیکا بە شەربەت. نەفر ئیشەکە ڕۆژی وایە 10 تەنە ڕۆژی وایە 20 تەنە ڕۆژی وایە 15 تەنە ڕۆژی وایە لە 10 تەن کەمتر نییە جای وایە کابران لە شەو ڕۆژەکە ناتوانێت 400 کیلۆ داکوتێت ئەم لە ساعاتێکە 4 تەن هەنار داکوتێت ئەیکا بە شەربەت جیاوازەکەی ئەوەیە جاران وایە هەرەوەزی وایە ژن و کۆ کردایەوە بیتەکە نایە و دانەکەی بوو شاردایە و بووکرا بە هەڵک و ئەم هەموو زەحمەتی هەبوو ئێستا ئاسانکاری بۆ خەڵکی منتیقە و لێرەمە تەنی بە 100 دینار تەنی بە 100,000 بۆی قوتین بۆی یەکەین بە شەربەت و دەبە بێنەکەن دەبەکەی و ئیبات وەزەکەی ئەوەیە ئەو کرێکار بگرێکەوە بە تەنێک تەنێ هەرار داکوتێت 5 ڕۆژیوێ پێنجەکان بە 100,000 دینار دە کرێکاری چیەوێ کاک پێرە 200 کیلۆ هەنارم کردی ماڵەوە کوتایان و پاکیان کرد و ڕێکوپێک هێنایان منیش ئیمڕۆی سایە نامەوەی نی سعات نابێ هێنامەوە نی سعات نابێ بۆیان کردم بە ئاوکەیە بەمەوە لەبەرەوە لە ماڵەوە عەزیەتی زۆرە بوو بە ئەسارە ئەسارەیە بستێ دووەنە سێوەنە پارەکە ئەمە ئیسراحەترە هەمانشی ئیسفادەکەن هەمێ ئێمەش ئیسراحەتی لێکرد هاوڵاتیەکی ناحیە سەرسنگ زۆر خولیایەکی تایبەتی بۆ بەخێوکردنی کۆتر هەیە ئەو سەرەتا 2 کۆتری لە سەربانی ماڵەکەیدا بەخێو دەکرد بەڵام ئێستا زیاتر لە 100 کۆتری هەیە کە زۆربیان کۆتری کێوین فڕینی کۆترەکان لە سەربانی ماڵەکەەوە دیمەنێکی زۆر جوان و ناوازە بە ئاسمانی سەرسنگ دەبەخشێت و هاوڵاتیان ڕۆژانە چاوەڕێی فڕینیان دەکەن. ڕاستە من هەرج بچی کۆتیە خۆ حەزۆ تەیر و تەوەڵە هەبووە ji destpêkê min cûtekê kûtira bixwe kirê dimoyîkê berev zêdebûnê vehotin wekî dijî nanî şçiyoyî têne nav da ji aqarî têne nav da yê kîvî ne ez mihewelet kem nanî yê kîvî kehî bikim bes kehî nabin xwedê ema caniyekeş bû sirûştî û nanî wextê firin caniyek nanî zêdetir dete Sersinkê. Ev xwe her kesekê hebît nayî şêt kûtrê bi xedamê biket
بس كوتريجي تعامله خويا خاصة هاي يعني هر كسي هبيت نشد درست تعاملات قلب بكت إلا شولوي أو بيت يعني خورنا خويا خاصة هاي جه خويا خاص بيت هبيتن نعم تو برده سر عردك يو همهن بيت جهوي وكيد جماعة جواكي مروف يعني حوالي خود نیاسید و زاده کی بدت نیاسید تکی که بیانی بهتر ناف داده فرید شوره نامین تلویری نه تبدیلات کوتره تاینه توشه تبدیل کدیل کوتره کادی توشه هنده کوتره دیب کاری فروشی ابخو نوکه ورزه پویزه نانی جایی که باش منه هایی نوکه تیوه بقطعت بس نایی شویره و دیویت از زوستان و جایی که چکم کل کهوی نایلون بکم نایی خورنک یا خاص بدمه نایی دا بین بخدان کرن بار که صبره که طایبت هایی صبره که خوش هایی نایی مروفت ناف دا بید هست چه تشتی دینا کرد نایی زاقه که خوشی تدا مخابن يعني هندا كاسيتين حسيال سر كشتنا طوال هاي مخابني فناني بوش ده جينجه يعني ولي كي بهيفي داريم يعني كاس ناكو جيتن شوفي خوب دانه سروشتا كي جلك جون هۆنەری ڕەسەنی کوردی وای لە هاوڵاتیکی شارۆچکەی خورماڵ کردووە کە ماوەی 40 ساڵە بە دوای فیلم و کاسەت و قەوانی کۆندا دەگەڕێت ئەو وەکو خۆی دەڵێت کە ئێستا توانوێتی زیاتر لەو فیلمانەی کە کۆنن لە نسخەی ئۆرجیناڵدا هەیبێتوە لە ژوورێکی ماڵەکەی خۆیدا بیپارێزێت ئەواتی شێوەیە کە بتوانێت ئەرشیڤەکەی دەوڵەمەندتر بکات. من ئەرشیفێکم هەیە بەڕاستی کاسێت بریتێ لە کاسێتی ڤیدۆ و کاسێتی تەجیل و کاسێتی قەوان. اینجا ئەم ئەرشیفەی من گۆرانی زۆری لە خۆ گرتووە و هەموو گۆرانیە کۆنەکانم لای خۆم ئەرشیف کردووە و ئەمە سامانێکی نەتەوایەتیە کە ئەبێت ئێمە بیپارێزین ئەبێ کەسانی دڵسۆز بیپارێزێ منیش وەکو هەر دڵسۆزێکی تاکێکی ئەم کوردستانە هەستم بە مەسئولیات کردووە زەمانێک بێتە پێشەوە ئەم هونەرمەندانە ئەم ئازیزانە لە کاتی خۆیدا کە خزمەتی هونەری کوردیان کردووە من بتوانم گۆرانیەکان و بەرهەمەکانیان بپارێزم. تەمسیلیەکانی من ئەوانەی کە لە ئیزگەی کەرکووکی جاران کە پەخشیە کرد هەمویانم هەیە تەمسیلەکانی ڕەش و سپیەکان ئەوانەی تیپی نەقابەی کرێکارانی سلێمانی تیپی پێشڕەوی شانۆ ئەیتر تەمسیلە کۆنەکان ئەوانەی کە لە سەردەمی هەشتاکانە هەفتاکان هەتا هەشتاکان کرابێ من هەموویم هەیە بە ڤیدۆ بە کاسێت بە ڕەش و سپی و بە ملەوەن. ئەرشیفەکەم پێگاتوە لە هەموو زاراوەکان زەراوەی سۆرانی زەراوەی بادینانی زاراوەی هەورامی زاراوەی زازاکی کۆلهوڕی زاراوەی لوڕی هەموویم هەیە هەموو ئەو هونەرمەندانە لە کاتی خۆیانە کە خزمەتێکیان بە هونەری کوردی کردبێت من ئێستا لە ئەرشیفەکەی منە هەمووی تایە واللهی خۆی جۆرە ئینسان هیوایەتێکی منیش هیوایەتمەوە بۆ گەڕاوم بە شوێنە من لە ئێران زۆر گەڕاوم مەسەڵەن کوردستانی خۆمان زۆر گەڕاوم لە زۆر شوێن من کاسێتم دەستکەوتۆ کاتی خۆی یا هەدیان کردمیان بە پارە کردمیان هەر چۆنێک بێ پەیام کردو ئەو کاسێتە کۆنە کلاسیکانە ئێستا هەر هەمووی لای خۆم پارێزراوە و ئیشی پارێزم. من لە ساڵی 1970 دەستم کردو بەم ئیشە بە کاسێت کۆکردنەوە بە گوێگرتن لە گۆرانی
اینجا ئەم کاسێتانەی من هەمووی کاسێتی نوسخەی ئەسڵین کاتێک کە لەو شوێنە پەیام کردووە نوسخەی ئەسڵین هەمویان هیچ کاسێتێک مەگەر کاسێتێک زۆر خراپ بوو بێ خۆم خزبێت مەسەر کاسێتی تازە ئەیجینا ئەو کاسێتە کۆنانە هەتاوەکو ناوەڕاستی هەشتەکانیش هەر نوسخەی ئەسڵین هەمویان. سەرەتا کاتێک کە من دەستم کرد بە ئەرشیف کۆکردنەوە هەتاوەکو نزیکەی 100 کاسێت 200 کاسێتیش هەر ئاسایی بوو خەڵکی وایە زای من هەر هیوایەتێک و گۆرانیە و ئەمانە و گوێی لێگرن بەڵام دوایی کە کاسێتەکانی من لە ئاسایی دەرچوون بوو بە ڕێژەیە کە ئیتر کاسێتی ئاوا لە ماڵە لەوانەیە خەڵک ینی پێی نەگونجابێ ینی بۆی تەسەوری ئەوی نەکردوێ ماڵێک هەبێ ئەوەنە کاسێتی تیابێ ئیتر لەوە بوو بە ئەرشیف کە بوو بە ئەرشیف خەڵکانێکی زۆریش بەڕاستی تەژیان کردم و خەڵکانیش گەیە تاک لێرە و لەوێ هەدیەوشتیان بۆ ناردم بۆ دەوڵمانکردنی ئەرشیفەکە و فراوانتریش یەکەم لە ئەحماوە و توێتی لە ساڵی 1976 هەمووش کورخەیاتە ئەم ئەو باشە کۆنەکەیە لا ماوەی ڕابردوودا بینەروی سەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەربن.